دوای نزیکەی مانگێک لە لافاوەکە دەستگای خێرخوازی بەخشین لە هەڵمەتی گەیاندنی هاوکاری بە چەمچەماڵ نەوەستاوە. ئەم جارە کۆمەڵێک پێداویستی قوتابخانەی گەیاندە قەزاکە کە پێگاتبوون لە نزیکەی 15,000 تیانوس و پێداویستی قوتابیان و هەروەها سەلاجە و زۆپا و وایت بۆرد و ڕادەستی پەروەردەی چەمچەماڵی کرد. بسم الله الرحمن الرحیم. ئەم سنوورەی ئێمە سوپاس بەخوا خاوەنی هەزاران قوتابی و مامۆستای لێ هاتووە کە ئێمە ساڵانە سەربەرزین بەڕاستی بە نەتیجەی ئەو قوتابیانە بە نمرەکانیان بە سەرکەوتنە یەک لە دوایەکەکانیان بۆیە وەکو هەستکردن بە بەرپرسیارەتی ئەمڕۆک و دەستگای بەخشین بیرمان کردەوە کە کۆمەڵی پێداویستی بۆ ئەم بەڕێوەبەرایەتیە بۆ مامۆستایان بۆ قوتابیان دابین بکەین کە ڕوومان لە خێرخوازان ناوە هەندێک پێداویستی قوتابخانەمان هێناوە وەکو پەیامێک بیدەینە قوتابیان بیدەینە مامۆستایان کە بڵین بەڕاستی ئێمە سەربەرزین بە نەتیجەکانی ئێوە گومانی تیان نییە زیرەکی قوتابی لێ هاتووی مامۆستاکانی ئەگەینێ کە ساڵانە لە هەموو کوردستانە ئەم دەڤەرەی ئێمە نەتیجەی زۆر باشی هەیە وێ بەڕاستی ئەمڕۆ ئێمە دڵخۆشین کە ئەو پەیامەماندایە بەڕێوەبەرایەتی پەروەردەی چەمچەماڵ و دامانە مامۆستایان و دامانە قوتابیان کە وەکو بەخشین بەڕاستی ئەمانەوێ خزمەتتان کەین ئەمانەوێ دڵسۆستان بین پەیامێکە ئەگەر ئەشیاکانیشمان زۆر نەبێ گرنگەوەیە لە ناخی دڵەوە ئێمە ئاوەتە خوازین ئەم کەرتە سەرکەوێ. بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵ ئەم هەوڵەی دەستگای بەخشین بەرز دەنرخێنێت و باسیش لە ئاستی زیانەکانی کەرتی پەروەردە لە ڕووداوی هەڵسانی لافاوەکەدا دەکات. ئێمە سوپاسێکی پێزانیمان هەیە بۆ دەستگای بەخشین کە ئەمڕۆ بەسەرمانیان کردو وەک پەروەردەی چەمچەماڵ کە هاتن کۆمەڵی پێداویستیان لە قورتاسیە و پێداویستی تریان هێناو بۆمان بۆ ئەوەی هاوکار بن لەم کارەساتی کە ڕووی لە چەمچەماڵ کرد و لە قوتابخانە و خوێندنگاکانمان کرد و ئەو قوتابیانی کە زەرمەند بوونە لە سنوورەکەمان. قوتابخانەکانمان بەڕاستی ئەوەی کە زەرمەند بووە زۆرن ئەتوانین بڵێن لە سەروی 30 قوتابخانەمان زەرمەند بووە بەڵام وەختێ دوایی کە سێر دەرخستەکانمان کرد چوین سەردانیمان کردووە لەلایەن تیمی ئەندازیاری بەڕێوەبەرایەتیمانەوە دەرکەوتۆ قوتابخانەی تریشمان زەرمەند بووە بەڵام شەرط نییەوە کە ئاوەکە چۆت بێنەوە لافاو بەڵام درزی تێکەوتووە بیناکە دابەزیوە زەرمەند بووە. ئێستا ئامارێکمان کردووە زیاتر لە 72 قوتابخانەمان زەرمەند بووە. دەستگای خێرخوازی بەخشین لە یەکەم ڕۆژی لافاوەکەی چەمچەماڵ و دەوروبەری دەیان تیمی گەیاندە ناوچەکە بۆ هاوکاری هاوڵاتیان جگە لە هاوکاری مادی بە سەدان ملیۆن دینار هاوکاری پێداویستی ناوماڵ و سەبەتەی خۆراک و خزمەتگوزاری تەندروستی گەیاندە خەڵکی لێخۆما و هەتا ئێستاش بەردەوامە لە گەیاندنی هاوکاری بۆ ئاسایی بوونەوەی ژیان لە قەزاکە. ڕێبین محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.